وڵازان و خۆشەویستامان لا تەوری یەکەمی بەرنامەکەماندا وەک لە پێشەکی ئاماژەوان پێک ڕۆژی ڕابردوو ڕۆژی جیهانی دادپەروەری بوو. لەبەر گرنگی و هەمێتی ئەم بابەتە نەتەوەی گرتوەکان لە ساڵ 1998دا ئەم ڕۆژی دیاری کرد بووی کە لە بەشێکی زۆر لە وڵاتان لە جیهان ئەم چەمکە ئەم بابەتە گرنگە کە شتێکی زۆر گرنگە بۆ مرۆڤایەتی جێبەجێ بکرێت و دادپەروەری بۆ مرۆڤایەتی بگەڕێنرێتەوە. جا پێغەمبەری عزیزمان و قورآنی پیرۆز لە چەندین ئاەت و لە چەندین فەرمودەدا فەرمان بە موسڵمانان بە خەڵکی دەکات کە دادپەروەر بن لە هەموو کایەکانی ژیاندا. دادپەروەری دەبێتە مایەوەی کە کۆمەلگایەکی سەقامگیر کۆمەلگایەکی تەندروست بێتە ئاراوە. جا ئەم دادپەروەریە وەک باسمان کرد لە ترۆپی دەسەڵات لە ئوپەڕی دەسەڵاتەوە دەست پێ دەکات هەتاوەکو شۆڕە بێتەوە بۆ خواری خوارەوە تەنانەت بۆ نێو خێزان و بۆ نێو کەسێک سەرۆکی خێزانێکە ئیدی لە کایەکانی ژیانیشماندا لە کڕین و فرۆشتن لە هەر مامەڵەیەکی دی کە زۆر جار بە قسەیەک گوشەیەک پێویستە دادپەروەری بینووە دادپەروەری جێبەجێ بکەین. گفتوگۆی زیاترین بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا عەبدولحەمید بەرزنجی زانای ئاینی کە لێرە میوانە. مامۆستاگیان زۆر بەخێر بێ. سپاس بۆم دەرشەتە خوا بەخێر بێ. مامۆستاگیان لە جیهاندا لە تۆی گرتوەکان حتمما هەر ڕۆژێک بەلایە و گرنگ بێت و جێگەی بایەغ بێ ڕۆژێکی بۆ تەرخان دەکات. ئاینی پیرۆزی ئیسلام ئاەتەکانی خۆی باڵادەست فەرمودەکان چیمان پێ دەڵێن لەسەر دادپەروەری؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه وأمته أجمعين. صلاة خوي قالوا من أبان لبرستان ولا تباي بنداني برز وخوشاويز بيت. طبعا يجي لو أمر فرماناني خوي پروردگار تبارك وتعالى بأمتي بيغمس صاصم وبأمتي إسلام وبوت يكراي أمتاني إسلام قالاني بيج إسلامش. يجي لو أمر فرماناني خوي پروردگار فرمان كدن بو بعدل وداد پروري. ويقولوا القرآن فرميت إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي. براسي خوي پروردگار تبارك وتعالى فرماني كدوا بعدل وداد پروري وهروها بإحسان وشاككاري وبويك كسنزيك كانت خزمة نزيك كانت عقو ما في خويا بي بديت وخوای گەورە قەدەغەی کردوون لە هەشتێکی خراپ و ناپەسەندەوەی کە ئینسان بەزاری دەری دەبڕێت یا هەڵوێستێکە یان کردەوەیەکەکەوە ئەنجامی ئەدات. ئێرۆگە تەماشا بکەین یەکەم شت کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە قورئانە ئەمر و فەرمانی پێکردووە بریتە لە عەدل و دادپەروەری. ئەگە تەماشا بکەین لە قورئانە لە دەیان ئاەت خوای گەورە سوبحانەهو وتەعالە وشەی عەدلی بەکارهێناوە یان وشەی قیستی بەکارهێناوە یان وشەی مقسیطینی بەکارهێناوە کە هەمووی بە معنای عەدالەت و دادپەروەری دێت. لە قورئانە خوای پەروەردگار سوبحانەهو وتەعالە کۆمەڵێک صفاتی باس کردووە کە دەفەرمێ هەر کەسێ ئەنجامدەری ئەم صفەتانە بێت دەبێتە خۆشەویستی خوای پەروەردگار تبارەکە وتەعالە. یەکێک لەو چیزانەی کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە دەبنە خۆشەویستی خوای گەورە ئەفەرمێ إن الله يحب المقسطين. بەڕاستی خوای پەروەردگار ئەوانەی خۆشەوێ کە ئەهلی عەدالەتن و دادپەروەرن لە هەموو کایەکانی ژیاندا. دەبان عەدالەت صفەتێکە کە هەر هەمومان پێویستیمان پێ هەیە، چونکە جاری وهای ئەم عەدالەت و دادپەروەریە ئینسان ڕوبەڕووی ناخی خۆی ئەبێتەوە، خۆی لەگەڵ خۆیدا. جاری وهای ڕوبەڕووی ئەبێتەوە لەگەڵ خێزانیە، کەسێک کە بۆ نمونە خێزانی زیاتری هەیە. عەدالەت و دادپەروەری ڕوبەڕووی ئەبێتەوە ئەگەر خوای گەورە سوبحانەهو وتەعالە چەند مناڵێکی پێ بدات. خوای گەورە فەرمانمان پێ دەکات بە عەدل و دادپەروەری ئینسان لەگەڵ ناخ و دەرونی خۆیدا، یعنی هیچ شتێک وا لە ئینسان نەکات لەبەر خۆشێکی ژیانی دنیا یا تەماعی یا هیچ شتێکی تر وای لێ نەکات کە مافی کەسێکی تر زەوت کات. لەبەرەوە کاتێک کە دانی نا بە حەق و مافێکە ئەگەر زیانی خۆیشی تیابێت ئەوە بریتێ لە عەدل و دادپەروەری. قولوا الحق ولو على أنفسكم. حەقەکە چییە بی لێ با زیانی خۆشی تیابێت، مادەم ئەوە حەقە، مادەم دادپەروەری لەوەدایە و گێڕانەوەی مافێکە ئەگەر بۆ تۆش نەبێ کامە حەقە کامە ڕاستیە کە لەوێ ئەو حەق و ڕاستیە بە معنای عەدل و دادپەروەری دێت. یەکێتر لەوانە کە پێغەمبەر سەڵڵەڵاهو عەلەیهی وسەلەم باسی دەکات خودی ئینسان لەگەڵ خێزانیە. ئەفەرمێ هەر کەسێک کە دوو خێزانی هەبێت عەدالەت و دادپەروەری نەبێ لەگەڵیاندا کە لە کایەکانی ژیاندا پێغەمبەر سەڵڵەڵاهو عەلەیهی وسەلەم بەوردی ڕوونی کردووە تەوانێ کە دەبێت چۆن عەدالەت بێ لە هەموو شتێکدا
لە خواردن لە خواردنەوەدا لە پۆشاکدا لە هەموو کایەکانی ژیاندا فەرمێ لە ڕۆژی قیامەتا کە دێت وەشیقه مائیلون لایەکی ئیش ناکاو چۆن بڵێ شەلە لێی داوە لایەکی بە دوای خۆیان ڕایەکێشێ پەنا بەخوا ینی هەموو ئەهلی مەحشەر کە ئیبینن ئەم پیاوە پێوە دیارە کە کەسێکی نەعەدالەت بووە لەوانەیە زۆر کەسە بێت لە قیامەتە هەڵگری کۆمەڵێ تاوان بن بەڵام پێوەیان دیار نەبێ هەتا نامەی عەمەلیان نیشانە درێ بەڵام ئەم جۆرە کەسانە کە نەعەدالەت بوون هەر کە دێن بۆ ساحی قیامەت خوای گەورە سبحانه وتعالى لایەکی لە ئیش خستون بە وەکو چۆن کەسێ شەلە لێی داوە ئاوا پێوە دیارە کە مە کەسێکی نەعەدالەت بوو بە هەمان شێو لە ناو خێزاندا یعنی ئینسان لەگەڵ مناڵەکانی خۆی حتا پێویستی بەوە هەیە کە عەدالەت بێ یەکێ لە هەوڵانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەشیری ناوبوو کوڕێکی هەبوو زۆری خۆشەویست زۆر کوڕێکی تایبەت بوو لە لای پێی خۆش بوو کەوا باخێکی هەیە ئەو باخە هەدیەکا بم کوڕی عادەتەن ئینسانی لە ناو مناڵەکانی خۆیان کەسێکە زۆر گۆڕایەڵە زۆر ینی کەسێکی چاکە پێی خۆشە ینی زیاتر بەدەمیەوە بێت بە خێزانەکەوت حەزەکەم ئەو باخەم هەیە بی دەمێ ئەوژوتی بڕۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم پرسیاری لێ بکە کە چۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سڵام فەرمووی بۆ هەرێکێ لە مناڵەکانی تریش هێندەت بۆ داناون وتی نە وەڵای پێغەمبەری خوا عەلەیهی سڵام لە ڕاستیام کوڕم تایبەتە و کوڕێکی گوێڕایەڵە و چاکە و ئەمانە پێم خۆشە دیارەکە بیبەخشم بەو پێغەمبەری خوا عەلەیهی سڵام فەرمووی من نابمە شایەتی لەسەر شتێک کە زوڵمە فەرمووی اتقوا الله واعدلوا بين أولادكم ئەمە یاسایەکە حتا ڕۆژی قیامەت ئینسان لەگە مناڵەکانی خۆی دافەرمێ لە خوا بترسن عەدالەت و دادپەروەر بن لە بینی مناڵەکانتان وفەرمووی چۆن یەکێ لە ئێوە پێی خۆشە کاتێکە کەوتە تەمەنەوە مناڵەکان هەمویان وەکو یەک بۆی چاکەکار بن دەی تۆش لە ژیانی خۆدا چاکەکار بە لەگەڵی چونکە ئەگەر مناڵ لە بین خۆیانە هەستکەن ئەم دایک و باوکە دادپەروەر نین لە بینیانە وردە وردە شت دروستە بێ براکانی یوسف وتیان چی إذ قالوا ليوسف وأخوه أحب إلى أبينا منا ونحن عصبة إن أبانا لفي ضلال مبين لبين خوينا وتيان تو تماشاكا باوكمان يوسف وبراكي كبنيامينا أحب إلى أبينا منا أو يعني زيادة اللي ما خوشته أو طبعا أوان خويان وهالكيان دابو بويوتان إن أبانا لفي ضلال مبين براسي باوكمان لقوم رأيك أشكرا يعني ما بس أويك ما بس أنوبك يعني أما برو سرقرداني أبا برو خرابي أبا أميك أما أمتيرواني نيان بو دروز بو لبرو بيون صلى الله عليه وسلم فمويل لخواب ترسنو بعدالة دات برور بالنبني من الله كانت كواتا كاتي كما باصي دات برور يكين راس اللوتكي أما اللوتكي أو جبجكين دات برور كسيكا كلا دا صلاة تابع بلام كسيكي تري سبيناريكي بريز لنا مالو مناضي خويا دانشتوا ونزاني أما مسألة الشمولي أو ناكات أما بيوسمان إما بيوسمان بيتي هر كسيكمان چی شەیەک دێتە پێش قسەیەکە ڕووداوێکە بەسەرهاتێکە شتێک ئینسان لەگەڵ ناخی خۆیدا دادپەروەر بێت لەگەڵ بەرامبەرەکەیدا لەگەڵ خێزانێ لەگەڵ مناڵیە لە هەموو کایەکانی ژیاندا پێویستە زۆر باشە مامۆستا ئەو کەسەی کە دادپەروەری پەیڕۆ ئەکات پاداشتەکەی چییە؟ طبعا پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی ناڕەحەتیەکانی ڕۆژی قیامەتی بۆ ئێمە کردووە کە لە ڕۆژی قیامەتە ئەم خۆرە نزیک دەبێتەوە لە سەرسەری خەڵک و لە ئەثەری مووقفیشدا هاتووە لە قەولی سەحابەیە کە فەرمی ئەو خۆرە تینی 10 ساڵی پێ ئەدرێت جا لە گەرما و ناڕەحەتی وەسانی ڕۆژی قیامەت هیچ سێبەرێک نییە بۆ ئینسان ئیلا مەگەر ئەوانە نەبێت کە بەهۆی کاروکردەوەی چاکە و خوای گەورە فەزلی لەگەڵ کردوون یەکی لەو چین و کۆمەڵانەی کە لەژێر سێبەری عەرشی خوادان بەڵکو یەکەم دانەیان یەکەم دانیان لەوانە کە خوای گەورە سوبحانه وتعالى باسیەکە کەسێکە کە دادپەروەرە دادپەروەری چەسپانوە لەگەڵ نفسی خۆیدا لەگەڵ خێزان و مناڵیان لەگەڵ ڕەعیەت و بەدەستەکانیدا طبعا هەتا پلەپایەی گەورەتر و بەرزتر بێتەوانێ ئەگەر دادپەروەری بچەسپێنێت پاداشتەکەی زیاترە و ئاشتی و سەقامگیریەکەی گەورەتر و فراوانترە بێت يعني حتى في يوم صاصم يكيك لو سيكو ملايكة أفرميت دعايا رد ناكريتها والدعايا قبولة كسيك كإمام عادل يعني بيشوايك دا صلاة ذلك كعدالة داد بروربيا جاء لبروي كخلق يعني بزوري أويك بينيويتي أويك باتبرسيك بوا أويك دا صلاة ذلك زوزو قورة بوا بينيويتي كعدالة نبوا داد برور نبوا منالي خوي وخلق جاواز بوا
حسابی خۆی و خەڵک جیاواز بووە ئێستا لە ڕەنگە ینی بەڕێزێک بڵێ ینی دەسەڵاتداری وا هەیە لە لووتکەی دەسەڵاتا بێت بەڵام دوعاکەی ڕەت نەکرێت و لای خۆ ئەو نەپلەپای گەورە بێت ینی بەڕاستی دادپەروەری بەهایەکی زۆر گەورەیە ئینسان بەهۆی ئەوە ڕەزامەتی خوای گەورە سوبحانەهو وتعالە بەدەستێنێ خۆشەویستی خوای گەورە بەدەستهێنێت حتى في صفمه إن المقسطين عند الله على منابر من نور أفمن للرجل قيامة أواني كأهل عدالة دات پرور بون للرجل قيامة من برو دوانجي نورين يعني بودر السكرية يعني سبحان الله مقامك زور قولي يسمى للرجاني جمعة دا همو أو خلقك أرادا أنيشيت همو إلى سر زاوية كذا أنيشيت لنا قاعي مزقوتا تاكا يكس هي لسر من برو دوانجا وستاوى كيف بتقول الإمام خطيبك بلام للرجل قيامته أوانيك منبر دوانجان بو دروس كده كلنو دروس كراوه لشون مقامك برزا كخلتي أهل محشر ميدان بينن يعني كسانك من كدات برور بون جاء إن المقسطين عند الله أوانيك دات برور بون لحرب لو مقامك بجاري وها إنسان لحالتك يعني أم دات بروري أتشسبيني كخواي جورا أو نبي خوش الرزامة دي خواي جورا بدا زينت إما زور جار يعني بحكم بيجايني كمالاتك شوينة مالي خلق شوينة تكيشي خلق سوباسي خلق زور كم بيني وما أنا كسي واهية دان بني بحق وما لسر خوي ده على سر نفسي خوي جاتو لك يا شيء بيني شنو ميدك وتماشايك حتى بيني دو دراوسي حتى بيني كيشي كي كمالاتي جودة رو أمانك إما زور لو شتانو لو باسانا ما بينيوا لبرا وما يعني بهايك أو نجوريك أخوي جورة سبحانه وتعالى للقرآن ده لتشاندين شوين ده حتى بوتا يعني صفتك جورة دياري أخوي جورة سبحانه وتعالى لبروا أوانيك أو صفتانا كأخوي جورة سبحانه وتعالى بو خوي باصي كردوا أو باور دارانش أنجام يدن شك أخوي جورة وتكاني خوي هر هموي وصفي دكابوي فمي وتمت كلمة ربك صدقا وعدلا جالي رأي خالي زور جرينجا أويج أويه يسبينين همو كسيك لجيهانا بابلين برستان باسي نتويا قرتوا كان كردوا يعني تواويز الهيزاني دنيا باسي عدالتك باسي دات برورية وواي نشانة دان كأوانوكو أو خلق أجين جارك أبرات ماشاكي سرق وزيراني ولاتيكي چندين مليوني زور قوري تماشاكي للروالتك ومالا شد نشاني خلقدن تماشاكي بباسكي لي الرواب وبازار الرواب ودوامكي خوي يعني واي نشانه دا كأمانة وكو خلق أجين يعني آزادي و دات پەروەریان بۆ خەڵگەوێ بەڵام گە تەماشا بکەی لە دیوێکی ترە هەموو ئەو کارەسەتانەی کە ئەمڕۆ بەسەر عالەمی ئیسلامی و وڵاتانی مسلمان و جیهاندا هاتووە هەموو ئەو دەسەڵاتدارانە لە ژێرەوە پشکی سەرەکییان هەیە لە پشتگیری زوڵم و ستەم و نەعەدالەتی لە پشتگیریکردنی دوژمنانی مرۆڤایەتی معلومە دیارە ئەوانی کە بەڕاستی دوژمنی مرۆڤایەتی وەکو ئیسرائیل و کۆمەڵی وڵات کە دایمە یعنی خەریکی لێدانی وڵاتی مسلمانان و خەڵکە چەوساوەکانن خەڵکە بێدەسەڵاتەکانن ئەبینی ئەوانە دائیم سپۆنسەری ئەوانەکەن پشتگیریانەکەن و هەموو حەق و مافێک ئەدەنە پاڵ ئەوان لەگەڵەوەش ئەوان باسی عەدالەت و دادپەروەریە بەڵام خوای گەورە کە ئەفەرمێ ئینا ئەنزەلنا ئیلەیکە الکیتابە بالحەق لتحکم بین الناس بما أراك الله بەڕاستی لە پەیامی خوادا هەیە عەدالەت و دادپەروەریەکە وەکو خۆی جێبەجێ بکرێ ماوەسەیان ئیمامێک یاخود دەسەڵاتدارێکی دادپەروەر مسلمان نەبێ لە بازنەی ئیسلامە نەبێ بۆ میلەت باشترە یان ئەوەی کە مسلمان بێت و ئەهلی جەماعەت بێت و بەڵام دادپەروەر نەبێ وتەیەکەیە طبعا وتەکە زۆر مەشهورە لە کۆمەڵێک لە زانایان و گێڕاویانەتەوە بە تایبەت لە شێخ الئیسلام ابن تەیمیە ڕەحمەتوڵڵاهی لەبێ کە دەفەرمێ دەسەڵاتدارێک ئەگەر هاتوو عەدل و دادپەروەر بووە دادپەروەری جێبەجێ کرد ئەگەر مسلمانیش نەبێت ئەوە دەمێنێتەوە بەردەوامە بێت و دەسەڵاتدارێک ئەگەر هاتوو عەدل و دادپەروەری نەبوو و زۆر مسلمانیش بێ دەسەڵاتەکەی بەردەوام نابێت طبعا ئەمە مەسەلەی لای خوای گەورە سبحانەهو وتعالە ئەمە مەسەلەی ئەوەیە کە ئیمان و باوەڕ و چاکە و چاکەکاری ئەوەی کە خوای گەورە فەرمانی پێکردووە تەنها ئەوە لای خوای گەورە سبحانەهو وتعالە دەوری هەیە بەڵام وەکو ژیانی دنیا کە خوای گەورە سبحانەهو وتعالە ئەم ژیانەی داناوە تەماشاکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەناو کەسانێکا بوو کە مامی
ئامۆزای خزم و کەسوکاری بوون لە شاری مەکەیە بەڵام ئەبینی ئەو کەسانەی هەموو ئەو کەسانەی کە دژاتی پێغەمبەرێک ساسە لە مامەی بوو ئامۆژنی بوو ئامۆزاکانی بوو کەسە نزیکەکانی خۆی بوو عەشەت و بنەماڵەکەی بوو لەگەڵ ئەوەیە بەم خزم و کەسوکارەکەی خۆی بە کچەکەی خۆی بە زاواکەی فەرموو بڕۆن بچن بۆ حەبەشە چونکە لەوێ پاشایەکی لێیە لا يظلم عنده أحد کە کەس لە لای ئەو ستەمی لێ ناکرێت یعنی تەماشا کە ڕێگایەکی دوور بە ناو بەحرە ئەم خەڵکە لێرە و لە شاری مەکەوە لە ناو برای خۆی بەجێ هێشت باوکی خۆی بەجێ هێشت چونکە ئەمان زاڵم بوون دەڕۆشت ناو شارێکی دوور بۆ لای نەجاشی پێ ساسم فەرموو بڕۆن بۆ ئەوێ چونکە لێ پاشایەکی لێ عەدالەتە لە لای ئەو کەس زوڵم مستەمی لێ ناکرێت کاتێک ئیسلامیش نەبوو مسلمان نەبوو مسلمانیش نەبوو لەسەر ئاینی ئیسلام نەبوو بەڵام پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم ئەوی هەڵبژارد بەسەر خزم و کەسە نزیکەکانی خۆیان چونکە ئەمان زاڵم بوون ئەو کەسێکی عادل بوو ئێمە حتا یعنی خوای گەورە سبحانه وتعالى لە باسی شایەتیە لە قورئانە لە زۆر شوێنە فەرمێ وأشهدوا ذوي عدل منكم یعنی حتا بۆ شایەتی تۆ پێویستت بە کەسێکی کە شایەتی بە ئینسانێک کە لە دەروەی بازنەی دادپەروەری بێ بە کەڵکی شایەتی نایەت یعنی حتى لباسي قرزة كأفرمي وليكتب بينكم كاتب بالعدل أجلس لدائرة ناو كاتب عدل أو هالرجل القرآن هاتوا وليكتب بينكم كاتب بالعدل يعني حركس يشتاق أنوسيت أبيت توابي عدو دات بروري بكار بيني كسيك لإما جاري وهي بوستيك كان لا أكاونتي تايبتي خويدا زور جرينجا أما كعدل دات بروري تدار شابك باصي موضوعك كي باصي بابتك كي حش روجك دێتە پێشەوە تۆ دەوێ ڕای خۆتی لەسەر دەربڕێ ئەو شتێک کە ئەینووسیت ئەگەر عەدل و دادپەروەری تێدا بێت خوای گەورە پێخۆشە بەڵام ئەگەر پەنا بەخوا عەدل و دادپەروەری تێدا نەبێت ئەو وەختە دەبێتە زوڵم ئەبێتە ناحەقی ئەبێتە ناعەدالەتی پەنا بەخوا بێتە هۆکاری خواردنی مافی خەڵک ئەبێتە هۆکاری پێشێلکردنی مافی کەسێک ئەبێتە هۆکاری ئەوەی کە زوڵم کەی لە کەسێک جا خوای گەورە سوبحانه وتعالى بڕیاری داوە ئینسان بینی خۆی و خوا یعنی چەند ساڵ کەم تەرخەمی لە نوێژەکانە لە عیبادەت و گۆڕاڵی خوای گەورە لەمانەیە هەبێت یا کەم تەرخەمی هەبێت ئەوەی کە خوا قەدەغەی کردووە جێبەجێی کردبێت بەڵام کاتی بە تەواوی ڕووی کردە خوا حەجێکی ئەنجامدا عومرەی ئەنجامدا بەتای ڕووی کردە خوا خوای گەورە لە مافی خۆی دەبورێ و لەوانە پاکی دەکاتەوە بەڵام تاقەشتێک کە دەمێنێت لەو ڕۆژەی کە ئینسان یعنی باڵغ بۆ شتەکانی لەسەر تۆمار کراوە لە دوای 50 ساڵیش لە دوای چەندێک حەق و مافی کەسێکی لەسەر بی هەل لەسەری ماوە حتا ڕۆژی قیامەت مەگەر ئەو کەسە گەدنی ئازاب بکە دەبەرەوە مەسەلەی دادپەروەری زۆرینەی کادوایە ئینسان پەیوەستی هەیە بە مافی خەڵکەوە زۆر گرنگە بۆی کە سەربەرز و سەرفراز بی هەم لە ژیانی دنیا و لە نەڕەحەتیەکانی ڕۆژی قیامەتیش پارێزراوە بێ بەڕاستی بێ پێویستە دەست بگرا بە عەدالەت و دادپەروەریەوە مامۆستا ئەو شوێنە کە دادپەروەری تیانی و پێڕۆی دادپەروەری ناکەن بەردوخی ئەو شوێنە چی لە بەسەر دێت والله فەرمایشتێکی عومەری کوڕی عەبدولعەزیزی ڕزا و ڕەحمەتی خوای لێبێت يعني وەڵامێکی پڕ بەپێستی هەیە بۆ ئەمە عومەری کوڕی عەبدولعەزیز خوا لێ ڕازی بێت تەقەن ماوەی خەلافەتەکەی دەسەڵاتەکەی زۆر کەم بووە بەڵام بە عەدل و دادپەروەری لەو ماوە کەمەدا تەواوی ئەو شوێنانەی کە لە ژێردەستی دابوون پڕ بۆ لە عەدل و دادپەروەری ڕۆژێک کەسێک دەکاتە ئێستا پێی دەڵێن محافز یعنی بڵێن پارێزگا ئەوخدا پیان و تۆ والی یان ئەمیر کردوێتی والی شارێک دوای ماوەیەکی ژنامەیەکی بۆ نێرێ فەرمێ قوربان ئەو شوێنەی کە ئەم تیا بۆ شوورەی هەبوو یعنی لە نەقەڵایەک هەبوون ئەو وەختە شوورە و دیواریان دروستکردەوە و پارێزگاری لە خۆیان ئەفەرمێ بەڕاستی شوورەی شوێنەکەمان خراپ بووە بەشکو کە هەنێک پارە و شتمان بۆ بنێریت نۆژەنی بکەینەوە و دەستکاریەکی بکەین و ئەمانە ئەمجا ڕێگاکانیشمان بەڕاستی خراپ بووە پێویستی بە چاکردن هەیە جامە هەم لە لایەکشۆ تۆ تەماشاکە کە یعنی نزیکەی 1300 ساڵ لەمە و پێشکە چۆن ینی گریگیان داوە بە ڕێگەوبان و بە خزمەتکردن و ئێستا تۆ ئەعلەم سەردەمەیە تەماشاکە هەندی ڕێگەوبانمانی هەر ناتوانانی پێیان بڕێت کاتێک کە نامارێ بۆ کوڕی عومەری کوڕی عەبدولعەزیز خوا بفەرمێ هەنێک شتمان بۆ بنێرە ئەویش نامەیەکی بۆ ئەنووسێتەوانە لە نامەکەیە پێ ئەفەرمێت شوورەی شار وڵاتەکەت حەسینها بالعەدل ئەگەر دەبێت شوورەی وڵاتەکەت بەهێز بێ بە عەدالەت و دادپەروەری بەهێزی بکە چونکە شوورەی وڵات هەرچەنە بەهێز بێ پتەو بێ ئەگەر عەدل و دادپەروەریتیان نەبێت هەر ئەڕوخێت بەخوا لە ناوخۆیە وەکوڵێ دارکرمی لە خۆی نەبێ ناڕوخێ یعنی هەر لە ناوخۆیە ئەو خەڵکە وردە وردەوای لێدێ
ئەو دەسەڵاتە لە ناوە بن بۆیە فەرمووی حەسینها بالعدل ئەگەر دەوێت شوورەی وڵاتەکەت بەهێز بێ بە عەدالەت و دادپەروەری بەهێزی بکە نەک تۆ بدەوێت دیواری هەڵچنیت و کۆمەڵە شتی تر دروستکەی اینجا دوای ئەوە فەرمووی ڕێگاوبانەکان ئەگەر دەوێت چاکیکەی پێش هەموو شت زوڵم و ستەم و نەحەقی لەسەر ڕێگاکان دابە نەک تۆ لە زاهیرا شتێکی جوان و ڕووکەش بکەیت بەڵام پڕیشی بێت لە زوڵم و لە نەعەدالەت و نادادپەروەری بەڕاستی لە هەر شارێکە لە هەر وڵاتێکە کە کەسێک هەبێ کە بێوی عەدل و دادپەروەری لەو شار و لە وڵاتەدا بەرجەستە بکە پڕە بێ لە خێر و بەرەکەت پڕە بێ لە خۆش و کامرانی ئینسان لە نەفسی خۆی مرتاحە لە ماڵی خۆی مرتاحە ئەزانێکە کەسێ ماڵی برد ماڵەکەی بۆ ئەگەردرێتەوە ئەگەر کەسێ گەندەڵی کرد سزا ئەدرێ کەسێ خراپەی کرد حەقی خۆی لێ وەرەگرێ بەڵام ئەگەر عەدل و دادپەروەری نەبوو ئەو کاتە بەڕاستی ئینسان لە ناو ماڵەکەی خۆشیدا ئەمینیە لە ناو شارەکەی خۆشیدا بەڕاستی هەز بە ئەمین و ئەمان و دڵخۆشی ناکات یەکمان ئێمەسەیان هەر لە چوارچێوی وڵات و دەسەڵاتدا دادپەروەری ئابووری کاتێککە دەسەڵاتداران سامانی ئەم وڵاتیان لایە و دەستکەوتی ئەم میلەتیان لایە و ڕۆژانە خەڵەگەی بینێ زوڵم مستەمەکەن بۆ خۆیان و بۆ بنە ماڵەکانیان و بۆ کەسە نزیکانیان پارۆ ئابوورێکی زۆری ئەم وڵاتەکە هی منە هی جەنابتە هی ئەم میلەتەیە ئەی خۆن لایەکی دیکەشەوە حتمما میلەتەکەش ڕوو لە خۆی باڵادەسەکە بۆ زوڵم مستەمەی دەرحەقی ئەکرێ ئەی خۆی باڵادە زەمە چۆن نەبینێ دایاوو نەبێت طبعا یەکێ لەو شتانی کە پێ ساسمێکی لەو تاوانی کە پێ تاوانی کەبیرە الکەبائر المهلیکات لەو تاوانانی کە پەنا بەخوا ئینسان بە هیلاکە بات طبعا لە مصطلح الشرعیەکە پێ ئەوترێ غولول جا غولول کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام فەرمووی هەر کەسێ لە ڕۆژی قیامەتە گەیشت بە خوای پەروەردگار سێ شتی تیا نەبوو خوای گەورەی خاتە بەهەشتەوە یەکێ لەوانە کیبرە ینی خۆ بەززانی پەنا بەخوا یەکێتر لەوانە دەینە کەسێک مافی خەڵکی لە لاوی هەتا حەقی بۆ نەگیرێتەوە چوونە بەهەشتی نییە یەکێتر لەوانە الغولول جا غولول ینی دزیکردنە لە دەستکەوت دزیکردنە لە ماڵی گشتی یەکێک لە جەنگەکانە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام پیاوێک لە خزمەتیا بوو ینی کارەکانی بۆ ئاسانەکە کاتێ ویست دەزنیۆش گەرێ خێرا ئاوی بۆ هێنا کاتی پێویستێکی بووی و چی پێویستە بە خێرا بۆ جێبەجێکەم بینیان تیرێک کاولیدا لە کابرا کوشتی مرد کە هات نەلای هاوڵان کۆبوونەوانێ وتیان هەنیئەن لەهو الشەهادە یا ڕەسوول الله ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم برایەمان یەخوا شەهیدی بە پیلەی پیرۆز بێت پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام فەرمووی ئەو ئێستا لە ئاگرایە سەحابە زۆریان بوتیان چۆن تەمەناوە کە کەوتوو بەدەما فەرمووی ئاوا هەڵیبەنەوە کە تەماشایان کرد لەو دەستکەوتەی کە بڵێ مافی گشتی بوو کە دەبوو تەوزیع کرێ ئەو یعنی سەبری نەکرد بوو عەبایەکی بینی بوو زۆر جوان و سەرنجڕاکێش بوو لێرەی خۆیان دای نابوو ئەفەرمێت دوای ئەو کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەی فەرمووی ئێستا ینی پەنا بەخوا بە شتێک لە ئاگر سزا ئەدرێ ئەڵێ کەسێکی تیا بوو قەیتانی نەعل کە شتێکی زۆر سادەیە هەڵێ لە ناو هێنەکانە یەک دوو قەیتانی بینی بوو هێنی نەعل هێناوی هەڵی گرتە بوو بۆ خۆی جا فەرمێ کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەی فەرموو ئەڵێ هێنای خێرا فڕیدایەوە ناو شتومەکەکان دوای پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام فەرمووی ئەم پیاوە ئەگەر ئەم دوو قەیتانی نەهێنایەتەوە دوو شتی لە ئاگر بۆ ئەکرا و سزا ئەدرا کە ئەمە یعنی شتێکی زۆر سادەیە لەبەرەوە گەر ینی کەسێک ماڵومۆکی گشتی بخوات داگیری بکات یا بەرپرسیارەتەکەی بەکاربێنێت بۆ بەرژەوەندی خۆی و خێزان و مناڵ و خزم و کەسوکاری بەڕاستی لە ڕۆژی قیامەتە هیچ کەسێک نییە بەقەر ئەوانە سزایان قورس بێت کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی هەر کەسێک بەرپرسیارەتی و سەرۆکاری دەکەسی پێدرا دەکەس لە ڕۆژی قیامەتە ئەهێنرێ ئەوە سێنرێ ئەگەر عەدل و دادپەروەری جێبەجێ کردە بوو عەدل و دادپەروەریەکەی ڕزگاریەکە ئەگەر جێبەجێ نەکردە بوو ئەوە کۆت و زنجیر دەکرێتە دەست و قاچ و فڕێ ئەدرێتە ناو ئاگری دۆزەخەوە ومن يغلل فمن يأتي بما غل يوم القيامة ثم توفى كل نفس ما كسبت وهم لا يظلمون خوای گەورە سبحانه وتعالى عدالەتە يعني ظلم مستەم لە هیچ کەسێک ناکە
پەناگرین بەخوای گەورە هەر کەسێشتی ینی ماڵی کەسانێکی داگیر کردە بێشتی کەسانێکی داگیر کردە بێ ئاخر پێغەمبەر صلی الله علیه و ئینسانی وە هەیە بستێ داگیر دەکات شبرا من الأرض لە ڕۆژی قیامەتە حەوت طبقەی زەوی ئەکرێتە گردنی ئەی ئەوەی کە زەویەک داگیر دەکات ئەی ئەوەی بە ئیمامی عەلیان فەرموو تۆ بە حکمی نزیکاتی لە پێغەمبەر صلی الله علیه و سلم شتێکی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێ بڵێ کە ئێوەی تایبەت کرد بێت و بە ئێمە نەگەیشت بێ ئیمامی عەلی خوا لە فەرمی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام شتێکی نەبووە لە خێر و چاکە کە بە ئێمە بڵێت و بە ئومەتەکەی نەوت بێ بەس صحیفەیەکی پێ بوو فەرمووی ئەمە فەرمودەیەکی پێغەمبەری تیا صلی الله علیه و سلم چوار خاڵ بوو کە ئەفەرمی هەر کەسی ئەمانەی تیا بێ یا ڕەبی بەل لعنەتی خوا کەوێ بێبەشە لە ڕەحمەتی خوا یەکێ لەوانە تیا بوو لعن الله من غير من نار الأرض نەفرەتی خوا لەو کەسە بێت کە ناوێنی زەویەکەی ئەگوێزێتەوە تۆ لەگەڵ دراوسێ یەکتا زەویەکتان هەیە بینێکی دروست کردووە کابرا تۆ زانێت چاودێنێ تۆزی ئاوەیەک تۆ زەهێنێ بەملاو یا تۆ تەماشا ئەمە مافی یەک کەسە ئەو کەسی کە مافی هەزاران کەس ئەخوا ئەو کەسی کە بۆ خۆی لە ژیانێکی زۆر شەهانەیە ژی بەڵام مناڵی خەڵک هەمووی فەقیرە هەژارە 50 ڕۆژ 60 ڕۆژ ینی چاوەڕێە مەعاشێ وەرگێ قەرزێکی پێباتەوە کرێ خانوویەکی بێبا لە ژیانێکی ناڕەحەتە ماڵ و مناڵ هەموو چاوەڕێن کە ئێمە زۆر ینی لەو شتانە دەبینین لەبەر بەڕاستی مەسەلەی ئەوە ئەبوو زەر هاو بۆ لای پێغەمبەر صلی الله علیه و سلم وتی ئەم بەرپرسیارەتیە ئیش و کارم شتێکیش ببە من ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام فەرمووی یا ئەبا ذەر والله إني لأحب ئەبوو زەر سوێن بەخوا تۆم خۆش دەوێت وأحب لك ما أحب لنفسي ئەوەی بۆ خۆم پێم خۆشە بەخوا بۆ تۆش پێم خۆشە ئەی ئەبوو ذەر بیکە بە خاتری خوا ئەم بەرپرسیارەتیە ئەمانە وإنها لأمانة ولا الروج قيامتها خزي وندام سرشوري وبشمانية لبروي فرموي قد داوي ببرسياريتي مك لكن إنسان ببرسياريتي أبي حقي خوي بيبا أجا حقي خوي بيبا إمام عادل يكم كسل الروج قيامتها رجس يبدع شي خوايا بلان بخوا أجر حقي خوي بينا دال لبني دوزخها وتالا جيري جيرو بنابا دەست خۆش بێت سپاس بۆ مامۆستا عەبدولحەمید بەرزنجی زانای ئاینی کە لەگەڵمانە بێت خۆش أخوان الشيء والساغ بمان